ماوە لە مۆڵێک یان هۆتێلێک یان چێشتخانەیەکی هەولێری پایتەخت گۆرانیەک بەسەر سەرۆکی ڕژێمی بەعسی ڕووخاودا دەگوترێتن و دواتر شوێنەکە بۆ ماوەی چەند ڕۆژێک دادەخرێت. لە بەدواداچوونێکی کورسات نیوز لە بەشێک لەو شوێنانە لیست و پسوولەکانیان بە زمانی تورکیە. قایمقامی هەولێر دەڵێت بەدواداچوون دەکەین و دەبێت زمانی کوردی بەکاربهێنن. ماوەی دەوێت بەڕاستی هەتا وایان لێ دەکەین کەوا هەر هەمووی دەبی زمانی کوردی بەکاربینن لەبەرەوەی بەشێکی زۆریان زمانی کوردی پێیان داخل کراوە لە مینوەکانیان تابلۆکانیان هەر مۆڵەتێکی نوێ ناکرێتەوە ئەگەر زمانی کوردی تێدا نەبیتن لە مینوەکەی و تابلۆیەکەی مۆڵەتیش بۆ شوێنە نادرێ لەگەڵەوەشدا بە دواداچوونەکان بەردەوامە. پارێزەرێک دەڵێت بە بەرنامەکار بۆ ڕاگواستن و گۆڕینی دیموگرافیای هەولێر دەکرێتن و لە چەندین چێشتخانەی ئەو شارە لە بڕی زمانی کوردی زمانی تورکی بەکاردەهێنرێت. خەریکە قۆناغ بە قۆناغ سیاسەتی تەتریک لە هەولێر بە تایبەتی و لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی و زیاد دەکاتن کە ئەوەش کاریگەری زۆری دەبێت لەسەر ئەو پرۆژە گەورەی کە هەرێمی کوردستان لە بەدەستێتی پرۆژەی دەوڵەتی کوردی و ماوەک بەر لە ئێستا ڕیفراندۆمیان ڕاگەاند و ڕیفراندۆم و دەوڵەتی کوردیان دەچی وەرنجارە ئەنگۆ لێکوانە خەریکی ئەو ڕێستۆرانت و خواردنگە و شوێنە گشتەکان بنەوە خەریکە هەمووی دەبێتە زمانی تورکی بەو شێوەی دەوڵەتی کوردی و ڕیفراندۆمتان ڕاگەاندووە لە چەندین برادەی کەش پەیوەندیان پێ کردم کە لە منتیقەی ئیمپایر لە شەقامی سەرسەدمەتی لە زۆربەی ڕێستۆرانتەکان خەریکە بە زمانی تورکی وەسوڵات پێشکەش دەکرێتن و مامەڵە بە زمانی تورکی دەکرێت حسابات چۆن شتیوە دەبی. وەک کورسات نیوز هەوڵی زۆرماندا بۆ وەرگرتنی بۆچوونی ئەو شوێنانەی زمانی تورکی بەکاردەهێنن بەڵام ڕێگەیان پێ نەداین. لەگەڵ ئەوەی لە بەشێکی زۆری مۆڵ و مارکێت و چێشتخانەکانی هەولێر پسوولەی پارەدان و خواردن بە زمانی تورکیە لە هەمان کاتدا بەشی زۆری تابلۆی ناونیشانی بەشێکی زۆری شوێنە گشتیەکان جگە لە زمانی کوردی بە زمانەکانی ترە. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.